خۆپیشاندانی قوتابیانی دوانزەی ئامادەیی لە شار و شارۆچکەکانی هەرێم بەردەوامە و سووربوونی خۆیان لەسەر داواکاریەکانیان ڕادەگەیەنن. لە شاری سلێمانی قوتابیانی پۆلی دوانزەی ئامادەیی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا گرت بوونەوە و داوایان لە وەزارەتی پەروەردە کرد پرۆگرامی خوێندن کەم بکرێتەوە کە بەهۆی کەمی کات ناتوانن سەرجەم بابەتەکان تەواو بکەن. هاوکات لە ڕانیە بۆ هەمان داواکاری قوتابیانی پۆلی دوانزەی ئامادەیی گرت بوونەوە و بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی ڕانیە چوارقوڕنەیان داخست. تاوەکو ئێستا هیچ کەسێک نهاتوە. ئێمە وەک خوێندکارانی پۆلی دوازدەی ئامادەیی هیچ ئامادە نینە 3 ساڵی خوێندنمان بە 1 ساڵ تەواو بکەین کە ئەوان داوا لە ئێمە دەکەن با بخۆیان بێن لە جێگەی ئێمە بزانن 3 ساڵی خوێندن بە 1 ساڵ تەواو دەکرێت کە 2 ساڵە بە بیانووی کۆڕۆنا و بایکۆتی ئەوانەوە ئێمە خوێندنمان نەکردووە تا موچەی مامۆستا نەدەن و چارەگیان دەدا. لەبەرەوەی مەنهەجەکە تەواو ناکرێت. زۆربەی مەکتەبەکان تا ئێستا نیوەی وەرزی یەکەمیان تەواو نەکردووە کە وەرزی یەکەم تەواو نەکرێت وەرزی دووەم چۆن بخوێنین ئێمە؟ هەنی پۆلی 10 و 11 ئێمە بە هەردووکی وەرزێکی تەواومان نەخوێندووە. هیچ پێویست ناکە ئەوان کە 2 ساڵە نانهێشت ئێمە خوێندن بکەین ئەو ساڵیش ئێمە بە قسەی ئەوان بکەین. ئێمە یەکەم داواکاریمان کەمکردنەوەی مەنهەجە. کاتی لە ماوەی ئەو هەموو کرانەوەی مەکتەبدا تەنها سێوینمان خوێندووە کە بەو ماوەکوتە ناتوانین ئەو هەموو بابەتە تەواو بکرێت. هەتا ئێستا هیچ کەسێک بەدەستمانەوە ناتۆ کە وەڵامێکمان بداتەوە. لە شاری کەلاری ناوەندی گەرمیانیش قوتابیانی دوانزەی ئامادەیی گرت بوونەوە و ناڕەزایەتیان دژی زۆری پرۆگرام و کەمی کات بۆ تەواوکردنی دەربڕی. باسییان لەوە کرد ئەرکیان قورس دەبێت بۆ تاقیکردنەوە گشتیەکان. هاوکات خوێندکارانی پۆلی دوانزەی ئامادەیی سنووری قەزای چەمچەماڵیش لە بەردەم بینای بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ گرت بوونەوە و ڕایان گەیاند بەو پێی ساڵەکانی پار و پێرار دەوامی ناوەندەکانی خوێندن وەک پێویست نەبووە بۆیە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن نامۆن. لە ناحەی خوڕماڵیش خۆپیشاندانی قوتابیانی دوانزەی ئامادەیی بۆ هەمان داواکاری بەڕێوە چوو. داواکاری سەرەکیمان ئەوەیە کە مەنهەج کەم بکرێتەوە چکە چەند 2 ساڵی تەواو ئێمە هیچ خوێندنێکمان نەکردووە حکوومەتەش حسابی ئەوەی نەکردووە لەناسەر پرۆژەی لەسەر شێوازی پێشتر ڕۆیشتووە و داواکاری دۆشمان ئەوەیە کە تەحسین معدەلەکان لە ئێمە جیا بکرێتەوە و گلەیەکی زۆر گەورەشمان لە مامۆساکان کە زۆربەیان پشتگیریمان نەکردووە بە تایبەتی بەڕێوەبەرەکان کە وتوانە یەک کەس لە مەکتەبەوە بچێت فەسڵ ئەکرێ گویا پشتگیری خوێندکارەکان بکەن دژی ئێمە ئەوەستن هیچ کاتێ مافی ئێمەیان نەویستووە. ئێمە داواکاریمانەوەیە ماوەی خوێندنمان بۆ زیاد بکەن و مەنهەجمان بۆ کەم بکەنەوە چونکە ئێمە ساڵی پار و پێرار هیچ هەموو بابەتەکانمان نەخوێندەوە و هیچ نازانین و زۆربەی بابەتەکانمان بۆ تەرکراوە ساڵی پار و پێرار ئەم ساڵ 6ین زۆربەی بابەتەکان لی نازانین و پێویستە مەنهەج کەم بکرێتەوە تەحسین معدەلی ساڵی پارۆکو ئەم ساڵ نەبێت. لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵە قسەمان کردووە و ئەڵێ چاوەڕێی بڕیاری وەزارەتی پەروەردە بن ئەگەر ئەوان بڕیارەکانان پێچەوانەی ئەو ویستانەی ئێمە بێت ئێمە هەڵوێستی پێچەوانەمان بێت و دووبارە مزاهراکەین و زیاتر لەمەی ئێستا هەبووە. داواکاریەکمانەیە ئەمانەوێ بە ئاشتیانە بیگەێنین بەسەر و خۆمان. یەکێک لەوانش بریتە لە کەمکردنەوەی مەنهەجیا خود زیادکردنی کات بە بۆنەی زۆرداخستنی قوتابخانەکان یعنی بەڕاستی مەنهەجی دوانزە و کۆزان مەنهەجێکی قورسەوە ناتوانین بەڕاستی بە جوانی بە باشی تەواوی بکەین. ماوەی چەند ڕۆژێکە قوتابیانی پۆلی دوانزەی ئامادەیی نیگەرانن لە زۆری پرۆگرامی خوێندن و زۆری پشووەکانی ساڵ بۆ ئەو مەبەستەش داوای کەمکردنەوەی پرۆگرام یان زیادکردنی کاتی خوێندن دەکەن. بەڵام تا ئێستا وەزارەتی پەروەردە هیچ هەڵوێستێکی دەرنەبڕیوە قوتابیان جەخت دەکەنەوە لە ئەگەری وەڵام نەدانەوەیان ئەوا لە ڕۆژانی ئایندەشدا بەردەوام دەبن لە ناڕەزایی.